هاتیە بەریتانیای ئەو هەموو هێلکەت پێکەتیە ئەو بۆ ساردە لێ دێ چی وا هەولێرت ئاگادار کردیتەوە ڕێکخرا و ناوچە و نازانم لق و هەموو ئەوانە بە پاسی بە زۆری بیانهینی ئانەیە کە لە قوتابیانن کۆیان بکێ بریکاتەکە مەسوول بارزانی هاتەوە بڕۆنە فڕۆکەخانەی هەولێرە گولبارانی کە لۆی بۆن ساردەکەی بڕوە بەخوای بۆ ساردە ناڕوە وەڵی 180 هێلکەی پێکەتە 180 هێلکە لە یەک جێ ئەوجە نازانم لە تێسکۆ لە بازاڕەکانی ئەو مەتیقەی واللهی هێلکە نەمابوو واللهی بە دوو ساری شارەوانی سێ فەرعی ئەو شوێنیان دەشوشت هەموو ئەو گەڕەکە بۆ ساردی لێدات دەتانەوێت چای خەڵک ببەستنەوە کورەوە ئەنگۆز یعنی بەڕاستی نازانم لەکوێ خەوتون کەینێ بە خۆتان دێنەوە کەینێ بە خۆتان دێنەوە وەڵا برا گەورە دێتەوە بڕۆنە مەتاری گولبارانی کەن لۆی بۆ ساردی لێ بڕوە وەڵا بە ئەفتە ئاویش خۆی بشواتەوە بۆ ساردی لێ ناڕۆ بە ئەفتە ئاوی ئەمن ئەوەندەی دەڵێم ئەمەی جوونێ ئەوەی ئەمە لەوێ بووین پێرێ لەناو وەزعەکە بووین شەکانمان بە چای خۆمان دەدید خۆزگەتتان دیت کوڕ سواکرا خۆزگەتتان دیت کۆ هەملی شۆڕ کردبووە بە ملشۆڕی ناردمانەوە خۆزگەتتان دیت ئەوجە بڕۆ گوڵی تێدەگرێن چی تێدەگرن تێگرن ئەمە ئیش دەکەی لێرە بەڕۆژ باز دەدەین لێرە تیرۆریستەک و جەلادە چۆچن و مەسوول بارزانی لەسەر قوتی مەدێ بەدەیان پاسەوان و بۆدیگارد لە خۆی کۆ دەکاتەوە بەهەرحاڵ ئەوەی کە هەیە پێتان بڵێم ئەمە ئەزمونمانەیە دەفتەر ئەخلاقی پارتی دەزانین چییە ئەخلاقی پارتی چییە ببینم بە چای خۆتان کاتەکە دێتەوە لە فڕۆکەخانەی بە زۆری تەبعاً بە زۆری ئەو خەڵکەی دێنن بە زۆری خەڵک دێنن گوڵبارانیکە نیەشتیوە بەخوایی بە بۆنی گوڵی بۆ ساردی هێلکە ناڕوە بە لیفکەی ناڕوە بە شامپۆی ناڕوە نییە دەبی بۆ سارد دێبێ لەبەر ئەوەی ئەتوو بکوژی سەردەش عوسمان و ویداد و ناسلێمان و مامۆستا و شار و ئەتوو هەیە من بنە سڵاوت ئەتک کرد هێ من مامەند شار بەدەر کرد ئیسماعیسیانت شار بەدەر کرد ئەمنت شار بەدەر کرد دەیان و سەدان و هەزاران گەنج لەو بەریتانیا و ئەڵمانیا و وڵاتانەی دیکە ئەوروپا شەوانە لە بن دیوارە سارد و سڕەکانی ئەوروپا فرمێسک دەڕێژن لە بۆ کە سوکاریان و نیشتیمانیان ئەتوو دەتێ بێ ئێرە جەلاد و تیرۆریستە چووەکی تۆ بێ خزمەتت کەین بێنگوڵت تێبگرین نەخێر بێگومان هێلکە تێدەگرین بێگومان جارەش کە بێوە خیار و تەماتە تێدەگرین ئەو پەیامەم تەنال و ئەو بۆ ئاگادار بن کە پارتی بەتەمای چ پلانە چییە وەڵی ئاگاداری هیچیش نیمە بەڵام دەزانم ئەخلاق و دەفتەر ئەخلاقی پارتی دەزانم لە فڕۆکەخانەی بیبینن دانێ گوڵبارانی کەن بەس بەخوای ئەو بۆنە ناڕوە بۆنی هێلکەی بە گوڵبارانکردن ناڕوە ئەو بۆنی هێلکەی هاتا دنیاما مەسوول بارزانی بستە ناو قەبرێش لە مێژووی دەنووسرێتەوە ئەو بۆنە هەر دەمینێتەوە We are here today to condemn Masroor Barzani's visit to London. We tell the international community and specifically the UK politicians that the two ruling political parties, KDP and PUK, has opened a new dangerous stage of conspiracy in the oil and gas sectors following the Iraq's federal court on which deemed an oil and gas law regulating the oil industry in Iraqi Kurdistan unconstitutional. We reiterate that Barzani and Taliban's delegation and their interest to represent the Kurdish people in Iraq is not true. As Masroor's visit to London today is not representing the Kurdish people, but simply saying he represented the Turkish Ba'ath militia, which opposes their dictatorship on the region. Because of the two ruling mercenaries, KDP and PUK, many Iraqi Kurds left Kurdistan, many dying en route in order to try to cross to Europe. According to Michael Robin, an American scholar, those who drowned in the English Channel last November were not refugees fleeing war, but rather Iraqi Kurds seeking to escape the Barzani's regime of corruption. The Barzani's party has an alliance with Muqtada al-Sadr. Muqtada's followers often engage in corruption. The other Iraqi groups criticize Sadr for unseemliness of political alliance with family as corrupt as the Barzanis. Additionally, according to a report by BBC on 26 November 2021,
low pay and unpaid salaries, as well as poor public services, widespread corruption and patronage networks linked to two main political parties which have shared power for almost 3 decades. Masroor's visit to Turkey and his constant collaboration with Erdogan caused the Turkish attack against the Kurdistan region in the past few days. Masroor Barzani, in collaboration with the PUK politicians, has now made the judiciary fully political, and the judges' decisions in Kurdistan region must fall on their political party and the two tribes, Barzani and Taliban, as we have seen in the case of killing journalists and imprisoning them. Finally, we strongly condemn the Barzani's visit to London, the PUK and KDP, the Muqtada Sadr's party, to have alliance with them for glorifying their violence, killing our people, embezzlement and money laundering. Thank you very much. Thank you, sir. Thank you.